دوو خوشکن یەک لە یەکتر بەتواناتر یەک لە یەکتر شارەزاتر و کاری جوانتر و تایبەتر ئەنجام دەدەن. ئەم دوو خوشکە یەکێکیان کتێبی نووسی بوو لە تەمەنێکی زۆر بچووکدا. یەکێکیشیان خانمان هەمیشە چی پێ دەڵێنەوەنە؟ مور و مەرجان و ئێکسسوارات. حەز دەکەین کە لە دەست کۆمەڵمان بێت. جیاواز لەوانی ترکە ئەو ئیشانە دەکەن خاوەن پێداویستی تایبەتە. ناوەکەیمان بۆ بخوێنیتەوە؟ لێرەوە لێرەوە. ئەو دوو خانمە ئازایە ئەو دوو خوشکە جوانە ئیلهام و ئیلافن. ئیلهام و ئیلاف با بفەرمون بۆ سەر ستەیج. چەپڵەکانتان دووبارە. پیرۆزت بی دڵێمنی پیرۆزت بی جانە پیرۆز بێ زۆر سپاس. دووبارە نەپێویستم. پیرۆزتان بێت. پیرۆزتان بێت و دەتەوێت شتێک مامۆڵێ. ئاسایە ئەوە. دەستەکانت خۆش بێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تەلارخان و ئامادەبوونی لەگەڵمان. گورە ئەزیەتم دەی. نە ئاساییە فەرموو. ئێوارەی هەموو لایەکتان باش. زۆر بە کورتی دەمێەوە برێم. ئەمن و ئیلافی خوشکم پێکەوە هەمیشە هەوڵماندا ببینە جێگای شانازی لە بۆ داکبابمان و ئەو خەڵاتە لێرەوە ئەمن نامێت پێشکەشی خۆمیان نازانم کە ئەمن و ئیلاف شایستەی ئەو خەڵاتەیان. هەر بژی دەستەکانت خۆش بێت. نازانم ئەمن و ئیلافی خوشکم شایستەی ئەو خەڵاتەیان نا بەس ئەم دەمێت پێشکەشی داکبابمی بکەم لەبەرەوەی ئەوان ئەگەر نەبوونە ئەمن و ئیلاف نەدەبووین. و هیچ کات یەک ڕستەم بە داکبابم نەگوتیە. زۆر ئاساییە کاتی خۆت وەربگرە. هیچ کاتەم بە داکبابم نەگوتیان هەستی خۆشەویستی خۆم لەیان دەرنەبڕیا بەس هەمیشە هەوڵمدایە مەسەلەن جێگای شانازی ئەوان بم. دەمەوێت لێرەوە ئەو ڕستەیەتان پێ برێم کە 22 سارە دەمەوێت پێتان برێم ئەویش خۆشم دەیە. زۆر سپاس بۆ تۆ کە ئەمڕۆکە لەگەڵمان بووی. دڵنیابە لەوەی کە شانازی پێوە دەکەین و شایستەی زۆر لەوە زیاتریشیت. تۆ ئەمڕۆکە لێرانە ئەستێرەیەکی لەگەڵ ئێمە. زۆر دڵخۆشین بەبوونتان دووبارە. سپاس زۆر دەکەین سپاس بۆ ئامادەبوونتان و پیرۆزتان بێت و هەمیشە سەرکەوتوبی بەرهەمی جوانترتان لێ ببینین. دەستان خۆش بێت. زۆر سپاس. هاوکارت بکەم؟ ناتوانێت.